لە هۆڵی وەرشی داخراوی یانەی پێشمەرگەی سلێمانی سێهەمین ڕۆژی پاڵەوانێتی خولی تۆپی سەرمێزی یانەکانی عێراق کۆمەڵەی باکوور بە هەڵبژاردننی 5 یانە لە کۆیدەیانە یاریەکان بەرەو کۆتایی دەچن. ئەمە خۆی گروپە ئەوە لە شاری هەولێر بکرایە لە 3 مانگە، بەڵام بۆی ئەو بارودۆخ و ئەو تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری هەولێر بڕیاریان دەکە ئەو پاڵەوانتێ لەوێ نەکرێ بجێزرێتەوە بۆ شاری سلێمانی، ئەویش لەسەر بڕیارێکێتی تۆپی سەرمێزی هەولێر بوو. بۆ ئێمە هەر لە یەکەم ساتەوە پەیوەندیمان کرد بە لایەنی پەیوەندیدار و بەڕێز پارێزگاری سلێمانی و ئەوان ڕەزەمەندیان پیشاندا بە مەرجێک ڕێکارە یاسایی عەفو ڕێکاری یاسایی و شو تەندروستیەکانی جێبەجێ بکەین. وەک دەبینین جەنابتان، ینی ڕێکارەکان جێبەجێ کراوە، یاریزانەکان هیچ بەرکەوتەیشیان نییە لەگەڵ یەکە، هەموو دوور لە یەکدانیشن و توانیمان ئەمە بینی شاری سلێمانی بۆ ئەمەش بکەین بە نامەیەک بۆ بەرپرسانی وەرزش و بەرپرسانی هەموو شایعینی وڵاتی عێراق کە ئەگەر ئێمە ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکەین ئەتوانین جاری چکە دەرگای یاریگا و هۆڵەکان بکەینەوە بەڕووی وەرزشکارانە، چکۆک دەزانن جیان هەمووی دەستی کرێتەوە بۆ وەرزش، هەمووی پاڵەوانتەکان دەستی پێکرێتەوە بەس بە پێی ڕێنمایەکان. هەردە ڕەوفبارام سەرۆکی یەکێتی تۆپی سەرمێزی عێراق ئاماژەی بەوەشدا گشت ئەم پاڵەوانێتی و پاڵاوتنانە خۆ ئامادەکردنە بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی وڵاتانی عەرەبی کە وا بڕیارە لە مانگی داهاتوودا ئەنجام بدرێت. بۆیە زیاتر پەلەمان کرد لە مانگی 11 پاڵەوانتی یانەکانی عەرەبمانەیە و تەوەقعەکەین لە مانگی 12 پاڵەوانتی یانەکانی غەربی ئاسیامان هەبێ، بۆیە پەلەمان کرد بۆ ئەوەی تیپەکانمان هەڵبژێرین بۆ پاڵەوانێتی و خۆیان ئامادە بکەن. ولایەکی شەو مانگی دە نەمانتوانی، چکە مانگی دە هەڵبژاردنی عێراق بەشداری لە پاڵەوانێتی وڵاتانی عەرەبەکە لە ئوردون، لەبەر ئەوە ئەوایە مانگین و ئێمە چالەژێنمان تەواو کردایە. لە پاڵاوتنەکەدا کە لە بەشی باکوور دەیانە ڕکابەریان دەکرد دوای 3 ڕۆژ لە یاریکردن و ڕکابەری بەهێزی یانەکان کە بە گروپی ئاگرین ناونرا بوو 5 یانەتوانی خۆی بگەێنێتە نوخبەی یانە نایەبەکانی عێراق بۆ تۆپی سەرمێز، ئەوانیش پێشمەرگی سلێمانی و یانەی سلێمانی و برایەتی و ئەکاد و نەفتی شیمالن. ئێمە وەکو یانەی پێشمەرگە یاریزانەکانمان ئامادەکارێکی باشمان کرده بوو و زۆر باشبووین ئەلحەمدولیلا کە توانیمان سەرکەوین و ئاستی بتوڵەکەش لە ئاستێکی باشا بوو و تیپەکانی کەش وەکو خۆتە زانی ئەمە بتوڵەیە هەمی ئاستێکی باشیە و خۆی ئامادە کردووە. نادی پێشمەرگەش لە یاری تۆپی سەرمێزە ڕقەمێکی گەورەیە دایمەن و دایمەش لە پێشەنگا بووە، ئیشەڵا بۆ ئەم ساڵی ژەوڵەین لەو پێشەنگە نەی نەخوارەوە. ئێمە وەکو یانەی برایەتی لە دەتیپا توانیمان پلەیەکی باش بەدەستبێنین بۆ قۆناغی داهاتووکە وا بڕیارە 25 مانگ قۆناغی کۆتایی ئەنجام بدرێت لە سلێمانی. ئینشاڵڵە بۆ قۆناغی داهاتوو ئەنجامێکی باش بەدەستبێنین تا بۆ پلەی 1 و 2 3 ئەنجام دەدەین ئینشاڵڵە. پاڵەوانێتی هەڵبژاردننی یانەکانی عێراق بۆ تۆپی سەرمێز لە شاری سلێمانی و هۆڵی یانەی پێشمەرگە ئەنجام درا دوای 3 ڕۆژ ململانێ لە کۆی دەتیب لە باکوور 5 تیب توانی سەر بکەوێت بۆ خولی نوخبەی یانە نایەبەکانی عێراق کەوا بڕیارە 25 ئەم مانگە پاڵەوانێتی سەرجەم یانەکانی عێراق بۆ تێنسی سەرمێز ئەنجام بدرێت. محەممەد حوسێن گەلی کوردستان، سلێمانی.